ئایا جینۆسایدی سپی ئەمە پرسیارێکی بنەڕەتیە کە زۆر جار ڕوبەڕوویە بینەوە و بە خەیاڵی خۆشمانایەت جینۆسایدی سپی کردارێکی نەخشە بۆ داڕێژراوە یان تەنها ڕووداوێکی سیاسی یان خۆڕسکە ئایا ئەمە لە خۆیەوە ڕوودات یان پلانێک هەیە لە ڕاستیە کە ئێمە ئاگامان لێ نیە و بەنهێنی کار بۆ ئەمە بۆ سڕینەوەی ئەم خاکاکە. من حەزەکەم با قسەی کەسێکی عەرەب دەست پێ بکەم کە لەم ڕۆژانە ڤیدۆکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بۆتەوە کە ئەویش شێخ غەیس ئەلتەمیمیە لە چاوپێکەوتنێکە دەڵێت ئەمە دەقا و دەقوە خۆیەتی سەدام حسێن و بەعەس و ئەوانەی پێشتریش عەبدولسەلام و عەبدوڕەحمان و بەکر تەنانەت مەلیک غازیش هەوڵیاندا کوردەکان بهاڕن و هەر بەو وشەیە بەکارێنە بهاڕن و کوردستان تعریب بکەن و تعریبی تورکمانەکانیش بەڵام ئەنجامەکە نەیانتوانی. سەدام کەوت و کوردەکانیش لەنەوەدەوە حکمێکی خۆبەڕێوەبەریان هەبوو بەڵام کارەساتەکە ببینین کاتێک ئێستا دۆخی دەستوری کوردەکان جێگیر بووە دۆخێکی دەستوری ئیتیحادیان بەدەستێنا کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن بەبەستم سەرۆکەکان ئەوانەی کە ئێستا هەن کوردستان و ئەربیلیان تعریب کرد سلێمانیشیان تعریب کرد هەموو چێشخانەکانیان کرد بە عەرەبی و هەموو شەقامەکان عەرەبی و هەموو مەقسەیەوە هەموو گۆرانیەکان عەرەبی و هەموو کۆمەڵگە نیشتە جێبۆکان عەرەبیە. باشە ئێوە ئەی کوردەکان ئەو پێمانەڵێت ئەو بە ئاگامان بێنێت ئێوە ئەی کوردەکان ئێوە سەر بڕان بۆ ئەوەی کوردستان بە کوردی نەکەن بۆ ئەوەی کوردستان کوردی نەبێ خۆتانە کرد بە قوربانی بڕوانە کاتێک کوردستان لە سایی ئەواندا ئاسایش باڵی بەسەردا کێشا خۆیان تعریبیان کرد بۆ هۆکارەکەمان بۆ هینەکات لەبەر ئەوەی ئەوان دەمارگیر نین یعنی ئێمەی کورد دەمارگیر نین بەویستی خۆیان قبوڵیان کرد و بەهێز قبوڵیان نەکرد. ئێمە خۆویستانە ئەمانەوێت خۆمان